ئاڵۆزەکانی ناوچەکە و کاریگەری ئاڵۆزەکان یاخود جەنگی ناوچەکە لەسەر عێراق. معلومە کە عێراق لە دوای ئەو جەنگەی کە لە ناوچەکەدا بەرپا بوو، یعنی زیانی زۆری بەرکەوتو هەم لەسەر ئاسی سیاسی ئەمنی و دوجار لەسەر ئاستی ئابووری، بە پێیەوەی کە نەوتی عێراق تا ئێستاکە یعنی بە شێوەیەکی بەرچاو بەراورد بەڕابرد و هەناردە ناکرێ. ئەمەش زیانێکی زۆری بە عێراق و ئابووری عێراق گەیاندووە. بابەتی چەکدانانی گروپە چەکدارەکان کە لە ئێستادا قسە و باسی ڕۆژە کە بڕیار وایە تاوەکو مانجینۆ ئەم مەلەفە کۆتایی پێبێ. هەرچەند ئەمڕۆ باس لەوە دەکرا گوایە زەیدی داوای لە ئەمریکا کردووە مۆڵەتەکەی بۆ درێژ بکارە تاوەکو سەری ساڵ ئاخۆ ئەمە سەردەگرێ یاخود نا. هەرچەندە بەشێک لەو گروپانە ئاماژەیان بەوەداوە کە ئامادە نین کەوا چەکدا بنێن. بۆیە ئەمەش مەترسی لەسەر داهاتووی عێراق و ئایندەی عێراقەیە، بە تایبەت لە ڕووە ئابووریەکەی، بە پێیەوەی کە داهاتی عێراق و پارەی نەوتی عێراق ئەچێتە خەزێنەی ئەمریکاوە. دوجارەگە ئەمریکاش زەخت لە عێراق بکە، بێگومان دۆخی دارایی و ئابووری و سیاسی و ئەمنی عێراق بە شێوەیەکی بەرچاو تێک دەچێت. پلانی زەیدی دەبێت چی بێ بۆ ڕۆژانی داهاتوو بۆەوەی کە عێراق لەم تەنگەژەیە ڕزگار بکە. کورد و هەرێمی کوردستان لە کوێی گۆڕانکاریەکان و لە کوێی هاوکێشەی ناوچەکەدایە. بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کە هاوپەیمانەتێکی سێقۆڵی لە نێوان تورکیا، سعودیا، پاکستان ئەنجام درا. ئەمانەش بێگومان کاریگەری و خوێندنەوەی جۆرا و جۆری بۆ دەکرێت. لەگەڵ بەڕێز شوان محەممەد هەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان قسە و باسی زیاتر دەکەن. کاک شوان سڵاو لێبێت. سڵاو لێوەش، زۆر بەخێر بن. سپاس. دۆخی عێراق یاخود بە بەردەوام لە دوای 2023ەوە دۆخی سیاسی عێراق و پرۆسی سیاسی عێراق لاستیکی بووە. تۆ چ خوێندنەوەیەکی بۆ خاراکتەرێکی سیاسی؟ زۆر سپاس. سڵاو لە بینەرانی بەڕێز. هەڵبەتە قسەکردن لەسەر دۆخی عێراق بابەتێکە پەیوەندیدارە بە دۆخی ناوچەکەوە، پەیوەندیدارە بە دۆخی نێودەوڵەتیەوە. دۆخی عێراق بە بارودۆخێکی زۆر هەستیارە تێپەڕێ، لەلایەک لە قۆناغی کۆتایی هەژمونی ئێراندایە و لەلایەک لەژێر فشارێکی زەختێکی زۆر گەورەی ئەمریکایە و لەلایەکیش لەژێر هەیمەنە و دەستێوەردانی وڵاتانی ئیقلیمی و کێشەی ناوخۆیشی کە کۆمەڵە گروپگەلی سەربازی بەهێزن لە عێراق کە ئەوانە بەشێکن لە سیستەمی حکومڕانی عێراقیش، کەواتە هاوکێشەیەکی لەم جۆرە کە ئەوها جەنجاڵ بێ، ئەوها پڕ کێشە بێ، هەم مەشاکلی بەردەوامی هەیە، هەم لێکەوتەی بەردەوامی هەیە و هەمیش بە بەردەوامی نائارامە بێ، چونکە وڵاتێک ئەم هەموو دەرهاویشتەی هەبێ، ئەم هەموو تێکەولێکەی هەبێ، بێگومان وڵاتێکی ئارام نابێت، چ لە ڕووی ئەمنیەوە، چ لە ڕووی اقتصادی و ئابووریەوە. تاوان ئابووریەکەشی بە بەردەوامی لەژێر مەترسیدایە، چکە ئابووری عێراق 1970 کەمتریان زیاتر سەرچاوە لە نەوتەگرێ و پارەی نەوتیش ئەچێتە خەزێنەی ئەمریکا و لەوێ دۆلار دێتەوە بۆ عێراق. کەواتە هەموو کاتێک عێراق لەژێر هەیمەنەی ئەمریکایە. لە ڕووی سەربازیشەوە عێراق لەژێر ڕەحمەتی گروپگەلێکایەکە ئەو گروپانە پشتیوانێکی بەهێزی هەم سیاسی هەم ئابووری ئێرانیان هەیە و هەم پشتیوانێکی بەهێزی ینی خەڵکی شیعەشی لەگەڵایە، چونکە ئەو گروپانە دوجار هەر هەمان ئەو گروپە شیعانن کە ئەمڕۆ لە حکومان لە عێراق. کەواتە لە هەموو ئەم سێکتەرانەی کە باسمان کرد هیچی یارمەتیدەر نییە بۆی عێراقێکی ئارام، عێراقێکی سەلامەت، عێراقێک کە خەڵکەکەی تایە هەز بە ئارامی بکە بەدەست نەهاتووە. باشە. چەکدانانی گروپە چەکدارەکان ینی بەشێکیان لە ماوەکانی ڕابردوو ڕازی بن بۆی کەوا چەکدانن و تێکەڵ بە سوپا بن. هەرچەندە خوێندنەوەی جۆراجۆری بوو هەندێکیان دەم کەمە سیناروی ینی ڕەنگە بۆ شێوازە نەبێتەوە بە تەواوەتی لە چەک داماڵدرێن، بەڵام هەندێک گروپ بە ئاشکیان ئێمە چەکدانانی. ئەرکی زەیدی لە ئێستا تا چەند قورسیانی بەڕاستی سەبارەت بە چەکدانانی گروپە چەکدارەکان؟ بێگومان سینارۆ بوو ئەوەی کەوتیان چەکدانن، چونکە گروپە چەکدارەکانی عێراق گروپگەلێکن لە ئەنجامی فتوایەکی مەرجەعی باڵای شیعەکان دروست بوون، هەشتی شعبین و ئەو گروپانن کە ئەمڕۆ
خاوەنی درۆنن، خاوەنی هێزی سەربازین، خاوەنی اقتصادی گەورەشن لە ناو عێراق و ئەو گروپانە لە حکوومەتیشا بەشدارن، تەنان وەزیریانێ ئەندام پەرلەمانیان هەیە. ئەو گروپانە وەکو ئەڵێ تەواو تێکەڵ هەڵکێش بوون لەگەڵ پرۆسی سیاسی و تەنانەت کۆمەڵایەتی عێراقیش. لەبەرەوە چەکدانانی ئەم گروپانە واتە تەسلیمبوونی ئێرانە لە عێراق بە بابەتێکە، بە سەرچاوەیەەکە. سەرچاوی دووەمیان تەسلیمبوونی حەشتی شعبیە و گرۆپەکانی حەشتی شعبیە بە ئەمریکا کە ئەوان هەمیشە ینی ئەمریکا وەکو دوژمنە بینێن، تەمان هەموو گروپەکان نا بەشێکی لەو گروپانە و دوا حکمی ئێران لە ناوچەکە لە عێراقایە. ئەبینین ئێران بە بەردەوامی وەفد دەنێرێتە عێراق و بە بەردەوامی تەرجیعی گروپە شیعەکان گروپە چەکدارەکانەکە کە چەکدانەنن و ئێستا جەنابەت لە پێشەکێکە شتێکت باس کرد. ئێستا هەندێک سینارۆ هەن، یەک لەو سینارۆنە ئەوەیە کە هەڵبەتە عەلی زەیدی ناتوانێت بە هیچ شێوەیە ناتوانێت گروپەکان چەک بکات. ئێستا لە سینارۆی تر ئەگەڕێن، بەدیلی دووەم و سێم و ئەوە ئەگەڕێن. یەکێک لەو بەدیلانە ئەوەیە ئیتاری تەنسیقی لەمەوە ڕابردوو چەند کۆبوونەوەیشان کردووە. یەکێک لەو کۆبوونەوەانە لە ماڵی ئەوە لە مندەلاوی بوو، محسین مندەلاوی، ئەوەی تر ناوەکەین برچەوە هادی عامری، لە ماڵی هادی عامری بوون. تەبەن لەو کۆبوونەوەیە نوێنەری ئێرانیەکانیش بەشداری کردووە. هەندێک هەڵێن ئیسماعیل قانیە، هەندێک هەڵێن نا سەفیری ئێران بۆ لێ بوو. لەوێ خۆیان ناقەشەی ئەم بابەتەیان کردووە. ئایا چی بکەن؟ چونکە لەژێر فشارێک عەلی زەیدی پێی وتون ئەگەر بێت و ئێوە ئەم بەردەوامی بەم سیاسەتە بدەن، من ناتوانم سەرۆکە زیران بم. عەلی زەیدی ئێستا لە بینی بەردئاشی ئەمریکا و ململانەی ئێران و گروپە چەکدارەکان تێماوە، چونکە زەخت ناتوانێت، هەڵبەتە ناتوانێت زەخت و بە زەخت و فشار گروپە چەکدارەکان هەلکە، چونکە گروپە چەکدارەکان دوجار هەر خۆیانن، دوجار هەر حکوومەتی عێراق خۆیەتی، دوجار هەر ئیتاری تەنسیقیە. خۆ بەشێک لە سەرکردەکانی ئیتاری تەنسیقی خاوەنی گروپی چەکدارن لە ڕاستیە کە هادی عامری سەرکردەی گەورەی ئەوانە. مەسەڵەن بۆ نمونە ئەوەی کە خەنەعەتیان لا دروست بووە دەبێ خۆیان لەگەڵ زروفێکا بگونجێنن کە پێی ئەوترێ زروفی دوای شەڕی ئێران و ئەمریکا، چونکە ئەوانیش دەزانن بە بەردەوامدان بەم شێوازە دوجار حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراق ئەکەوێتە ژێر ڕەحمەتی بڕینی دۆلارەکان لەلایەن ئەمریکاوە، کە ئەمە کێشێکی گەورەیە. تاوان هەر 1 مانگ دۆلار ببڕێە عێراق توانای تەنانەت دابینکردنی موچەشی نامێنێ. ئەو کاتە ئابووری عێراق ئەکەوێتە سەرچۆک و ئابووری کەوتە سەرچۆک، دەسەڵاتەکەش ئەکەوێتە چۆک، دوجار دەسەڵاتیشی لە عێراقا فەشەل پێدێنرێت. ئەمە کێشێکی گەورەیە. خۆیان گەشتونەتەوە خەنەعەتە دەبێت سینارۆیەک بکەن ئەمریکا ڕازیکەن و ئێرانیش ڕازیکەن، چونکە ئێرانیش بە بەردەوامی فشارەکە و لە ڕێگای گروپە چەکدارەکانی سەر بخۆی هەڕەشاکە پەیامە نێرێ. با بڵێن ینی بۆ نمونە ئێران پێویستی بەوە نەبوو لە عێراقەوە درۆن بنێرێ بۆ سعودیا، بەڵام ئەمە پامێکە هەم بۆ ئەمریکا هەم بۆ وڵاتانی خەلیج کە باوان بڵێ عێراق هێشتان لەژێر دەست بنایە، ئەوە تا من تەحکومیان پێکەم و ئەو تا هێزم هەیە لەوێ من لە ئێوە هەدەم. خاڵی جەوهەری لەم بابەتە ئەوەیە کە شیعەکان دەبێ ئیتاری تەنسیقی دەبێ بگەنە ئەو ئەنجامەی بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا ڕازیکەن. ڕازیکردنەکەش ئەوەیە بەشێک لەم هێزانە بخرێنە ناو سوپای نیشتیمانی عێراقەوە، بەشێکی ئەمانە بکرێنە ناو پۆلیسی اتحادیەوە و بەشێکیانیش بمێنن بەڵام لەژێر ناوی ترە، لەژێر ئەم ناو تەسمیمەی ئێستا هەیە نەمێنێت. ئایا ئەمریکا ئەمەی قبوڵە؟ ئایا فێڵ لە ئەمریکا ئەکرێ؟ ئەمە بابەتگەلێکن لە ڕۆژانی داهاتوو دەبێت شیعە و ئیتاری تەنسیقی و عەلی زەیدی دەبێت جوابی بدەنەوە، چونکە ئێستا ئەمریکیەکان بە وردی دیراسی ئەم بابەتەیان کردووە. هەموو شوێنەکانیان، پێگەکانیان، ناوەکانیان، لیستەکانیان هەمووی لەلایە، چونکە لە ڕابردوو ئەمانە لیستی موچیان ئەچووە وەزارەتی مالیە و ئەمریکیەکانیش دەستیان بەسەر هەموو لیستەکانە گرتووە، معلوماتی دەقیقشان لەسەر ڕێژە و تەنانەت جۆری چەکەکانیان هەمووی هەیە. لەبەرەوە ئەمریکا ئێستا لەسەر سوورەتە و عەلی زەیدی هاتووە مەلامحێکی جوانی شیعەکانە عەلەساس، بەڵام ناتوانێت ئیدارەی ئەم وەزعە بدات، چونکە لە بینی
هەژمونی ئێران و گروپە چەکدارەکان و فشاری ئەمریکا دوجار من پێم وایە عەلی زەیدیش ئەپچڕێ و ناتوانێت پەیامەکانی بگەێنێت. چەند ڕۆژی ڕابردوو زۆرترین قسە باسەوە بوو ینی شەڕی ناوخۆ لە عێراق ڕووبتە ئێمەمە ئەگەرێکی خوێندنەوەی زۆری بۆ کراوە بوو زەیدی نیازی هەبوو سەردانی سعودیەکە بەڵام سعودیا و ئەمریکا بەیەکەوە بردومانی عێراقیان کرد سەردانەکەی هەڵۆشاندەوە دوجار گروپەکان تووڕە بوون بەڕاستی تووشی حەماس بوون ینی هادی عامری پەیامێکی بڵاو کردەوەتی دام خۆتان نابگرن بۆی کەەوە هەنی عێراق ڕزگار کرد ئەو پەیامی چەند گرنگانی بێت تۆگە پەیامی نەناردایە عێراق بەرەو پەیامە هاوشێوەی پەیامەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بوو کە لە ڕێی ڤایبەرەوە لە کاتی دەتاکە لەوێ بڵاوی کردەوە. ئەزانی کاک فارس طبعاً عەلی زەیدی لەژێر فشاری گروپە چەکدارەکان نەیتوانی سەردانەکە بکە. ئەمە یەک دوو گروپە چەکدارەکان گروپ گەلێکن کە وەکو باسم کرد لەژێر ڕۆشنایی فتوای مەرجەعی باڵای شیعەکان دروست بووە و پاڵپشتیەکی دینی هەیە و لە ناوخۆی عێراقا ئەم گروپانە هێزگەلێکن بوونێتە سەرچاوی داهات بۆ ڕێژەیەکی زۆر لە خەڵکی عێراق چونکە لایەنی کەم 50 بۆ 80,000 چەکداری گروپە چەکدارەکانی هەشتی شعبی هەیە و ئەمانە هەموویان موچەیەکی خەیاڵی وەرەگرن و ئەمە بەشێکە لە قوتی خەڵکی شیعەکان لە ڕاستیە. ئەمە لەلایەکی تر ئەم گروپە چەکدارانە ئەوەی لە پرسیارەکەت باست کە ینی عێراق گەیشتە لێواری شەڕی ناوخۆ لە ڕاستی عێراق لە ناو شەڕی ناوخۆی ئێستا ینی واقعەکە بڵێن ینی شەڕی ناوخۆی چیە خۆ شەڕ هەر ئەوە نییە ینی ئیلا دەبێت لولەی چەک بەرامبەر یەک بگرێ ئەم هەموو ململانەیە کە هەیە خۆی جۆرێکە لە شەڕ بەڵام لە وڵاتێک کە ئەم هەموو هێزە چەکدارە جیاوازی تیابێ یعنی تەقینەوەی لە هەر ئان و ساتێکە واریدەوە شتێکی چاوەڕوانکراویشە بەڕاستی و یەک شت هێشتووی تێوە ئەوەیە کە شیعەکان خۆیان لە حکمن ینی گروپە چەکدارەکان سەر بە شیعەکانن لەم حالەتە ینی ئەگەر نمونەی وتارەکەی هادی عامری بێنەوە کە لە سعات 4 بەرەبەیان هاتە سەر شاشە و پامێکی بڵاو کردەوە ینی یەکەم شیعەکان گروپە چەکدارەکان بەتەما بوون هەڕەشیانە کرد کە لە ئێران بدەن دوام لە سعودیا بدەن عەفوەن دوام ئەمریکا یعنی بە لەحزە چاودێریە کرد کە یەک ساروغ لە عێراقەوە بڕوا بەرە و سعودیا یان درۆنێک بڕوا بەرە و سعودیا ئەمریکا بەجددی لە عێراق بدات لە هەموو گروپەکان بدات ینی مەترسی گەورە لەسەر عێراق بوو. پەیامەکەی هادی عامری یەکەم ئاوێکی کرد بە ئاگرەکەیە و خۆیان بە پلان ئەمەیان کرد یعنی گروپەکان ڕێککەوتن بەڕێز ئامری تۆ پەیامێک بڵاو کەرەوە بۆ ئێمەوە نەکەین ئاها یەکێگەچێ شەڕەکە کەس نییە دەسی بگرێت چاوەڕوانەیەکێ دەسی بگرێ ئەوان لەو حالەتەیە بوون ینی پێویستیان بۆ بوویکێ دەستیان بگرێ کە ئەم درۆن و ساروخەی بڕیاریان داوە بە هەموو خەڵکیان و تۆ ئێمە دەسەکەینەوە لە تۆڵی ئەو خەڵکە ئەوەی کە سعودیا و ئەمریکا لیانیدا دەبوو شتێک بکەن دوجار خۆیان خستە ژێر فەرمانی پەیامەکەی هادی عامری و وتیان ڕێزدەم فەرماناگرین ڕێزدەم داواکاریەگرین خۆیان ئینقاز کرد ینی عێراقشیان ئینقاز کرد لە ڕاستیە چونکە ئەمریکا بەجددی لەسەر خەت بوو و ئەوەی سنتکۆم ئەوان لە لەحزە پەیامیان بڵاو کردەوە ئەگەر بێت و یەک درۆن یەک ساروغ لە عێراقەوە بەرەو سعودیا بڕوا ئێمە ئۆکەی ئەدەین بە فەرماندەی ناوەندی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرچی گروپی چەکداری سەر بە هەشتی شعبی و گروپە چەکداران کە خۆیان تەشخیصیان کردووە لە ماوەی چەند چرکەیەکە لیان بدەن و گشتیان بکوژن ئەمە قسەی خۆیان بوو تەمان. زانی حاڵەتێکی تر هەیە کاک فارس بەڕاستی عێراق لە ڕاستی عێراق وڵات نییە دەوڵەت نییە نیشتیمان نییە عێراق ینی جوگرافیایەکی زۆر سەقەتە ینی لەلایەک پێکاتی وڵاتەکە هەر جوگرافیەکەشی سەقەتە ینی تۆ تەمەشاکە لە ڕاستیە شیعە خۆی بە خاوەنی هەموو عێراق نازانێت سونە خۆی و لە ڕاستیشە خاوەنی هەموو عێراق نین سونە نایزانێت عەرەب خاوەنی هەموو عێراق نییە کورد خاوەنی هەموو عێراق نییە تورکمان خاوەنی عێراق نییە ینی ئەم هەموو جیاوازیە
بە زۆر پێکەوە نراوە لەسەر مێزێک دانراوە کاکە دەبێ ئێوە پێکەوە بژێن ناکرێت کاکە نابێ ینی بە زۆر لە دنیای شتیوان نییە تۆ بە زۆر بێ کۆمەڵێ ڕێی جیاواز کۆمەڵێ خەڵکی جیاواز جوگرافیای جیاواز بیرکردنەوەی جیاواز ئاینی جیاواز مەسەبی جیاواز کۆکەیتەوە لە دەوڵەتێکا بشتەوێ ئارامی و ئۆقرەی تیاابێ وڵاتیای نابێ و من یەقینمەیە لە ڕابردوو لە 100 ساڵی ڕابردووی دەوڵەتی عێراق نەبووە استقرار و ئارامی نەبووە و یەقینیشم هەیە لە داهاتوش نابێت چونکە ئەم هەموو جیاوازیە بەو ئەقلێتەش یعنی ئەگەر خەڵکی عێراق پێکهاتەکانی عێراق عقلێتێکی مۆدرێن و پێشکەوت و خواز و فراوان بینیان هەبووایە تەبیعی بوو پێکەوە بژێنایە بەڵام بیرکردنەوە دواکەوتەکانی ئەم عقلێتە خێڵەکەی کە لە عێراقا هەیە چۆن ئەتوانێت یعنی نمونە هەبووە شیع حکمی سنە حکمی کرد بینیمان ینی 80 ساڵیان بە ئاگر و ئاسن و کوشتن و ئەنفال و قەتڵ و عام عێراقیان بەڕێوە برد شیعەکان هاتن ئێکاکە شیعەکان خۆ لە سونەکان کەمتریان نەکردووە لە دەسەڵاتی سونەکان کەمتریان نەکردووە ئێمە خۆمان شایەدی ئەوە چ قەتڵ و عامیشان بۆ سونەکان دروست کرد ئەوە ئیدارەدانە ئەوە دەوڵەتە شیعەکان بەڕێوێ بن ئەوە سیستەم و ئیدارەدانە ئەو هەموو گەندەڵی و دزی و ڕاوڕوتی لەم دەسەڵاتەیە هەیە لەکوێی دنیای هەیە ئەو خۆیان تا ڕۆژانە ئەعلانێکەن فلان ئەوەی دزی فلان ئەوەی دزی فلان مانگر وای کرد ینی ئەمە ڕاستیە کە ڕاستیەکی تاریخی مێژوویە ئەم دەوڵەتە بۆ هەڵوەشانەوە و لێکترازان باشە نەک بۆ پێکەوە بوون لە ڕاستیە باس لە گەندەڵی کرد وڵا پێم خۆشە باسیەوەشکێنی بینە سەر بابەتی گەندەڵی لە ماوەکانی ڕابردوو هەڵمەتی کە دەستی پێکرا سەبارەت بە گرتنی گەندەڵکاران بەڵام ئێستاکە تۆزی ئەوەنەوە بوو هەڵمەتەکە ئایا ئەمەش ینی تەنها شوەیەک بوو نمایشێک بوو چکە لە ڕابردووشدا ئەتوانین بڵێن بەشێکی زۆر لە سەرۆکوەزیرانەکان بە هەمان شێوە لە سەرەتای دەستپێکی کابینەکان شتی وایان کردووە ئەنی کۆمەڵی گەندەڵکار دەستگیر کراوە هەندێک پارە گەڕەندراوەتەوە بۆ خەزینی حکوومەت ئەمەش کە کرا تەسفیە حسابات بوو یاخود هەر بەڕاستی هەڵمەتی دەستگیرکردنی گەندەڵکاران بوو چکە گەندەڵکاری وایە ڕەنگە زۆر لەوانی کە ئێستا دەستگیر کراون زیاتری دزی بێت ئەوەی کە لە دەستپێکی عەلی زەیدی کە پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرت وەکو ئەوی تو ناود لێ ناشۆیەک بوو هەڵمەتێک بوو دەبوو بیکات ئەمە یەک دوو لە سەرەتای هەڵمەتەکەیە پرسیاری لەسەر دروست بوو بەڕاستی زیاتر سونەکانی گرتەوە ئەمە حقیقەتە ناوەکان دیارە و شخصەکان دیارە ئەمێ دوو هەڵمەتەکە کەسی یەکەمی گەندەڵکارانی نەگرتەوە کەسی سێم بۆ خوارەوەی گرتەوە ئەمەش بۆ پرسیارێکی تر ئەگەر قەرارە لەم وڵاتە گەندەڵکاران بگیرێ دەبێت لەسەرەوە دەست پێ بکرێت یعنی بریکاری وەزیر ئەگیرێ بەڵام وەزیر ناگیرێ بەدڵنیاییەوە ئەگەر بریکار گەندەڵ بوو بێ دەبێت وەزیرەکەش گەندەڵ بوو بێت چونکە هەموو شت لە سیستەمە حکومڕانی عێراق وەزیر مەلیکی هەموو وەزارەتەکەیە خێرە بریکار دزی کردووە و اختلاسی مالیەی لەسرە بەڵام کەس باز وەزیرەکە ناکە لەبەرەوە قەبارەی گەندەڵی لە عێراق خۆیان ئەڵێن 600 میلیارد دۆلارە 600 میلیارد دۆلار لە پارەی عێراق دیار نییە براوەتە بەڵێ کە 600 میلیارد دۆلار قەبارەکە لە عەقڵان نییە و لە ینی عێراق دەوڵەت تەحمولی ئەم ینی قەبارە گەورەی گەندەڵی ناکە هەرچەند بریکاری وەزیرێکی پێشووتر لە کابینی یەکی لە کابینەکانی حکوومەتی عێراق ئاماژەی بۆدا لە ماوەکانی ڕابردوو 780 میلیارد دۆلار بووە لەوە زیاتر بووە باز ڕقم زۆرەکرێ بەڵام ئەوەی دەستەی نەزای عێراق لە راپۆرتێکا بەڵام کرۆ باسی 600 میلیارەکەن کاکە 600 میلیار خەیاڵیە ینی دەوڵەتێکی وەکو عێراق لە دوای ئەو هەموو کارە ساتە و شەڕ و بەزم و ڕزما ئێستا پارەی بۆ هاتووە پارەی نەوتەهی ئەو خەڵکەیە نەدراوە بە خەڵکو و خزمەت گوزاری پێ نەکرا و براوەتە دەرەوە دزراوە و ڕۆیوە خۆ زانی لە ڕاستیە ئەمریکا زانێ و پارەی لای چێە وەرزانێ لە خۆی پارەکانی خۆی پارەکەی نردووە زانێ لە چۆشە بەشێکی زۆری هەر لە ئەوروپا و ئەمریکاشن ینی خۆ گەندەڵکارانە کە پاریان سپی کردوەوە ڕەوانی ئەوروپا و ئەمریکایان کردووە ئەوە معلوماتیان هەیە یعنی خۆیان نەزانن ڕقمی پارەکانیشان لایە بەڕاستی لەبەرەوە عێراق
من پێشتر باسم کرد عێراق نیشتیمانێک نییە دەوڵەتێک نییە مؤسساتێک نییە کە ینی تاکی هاوڵاتی عێراقی دڵی پێخۆش بێ نەک ئێمەی کورد جیاوازین ینی تا حدێک ینی جوگرافیامان جیاوازە زمانمان جیاوازە کەلتورمان مێژومان خۆمان جیاوازین لەگەڵ ئەوانە کاکە ینی ئەمە ئەگەر ڕخنەش بگرین حەقی خۆمانە بەڵام وەرە تۆ بڕۆ ناوەڕاست و باشووری عێراق یعنی هیچ ئەو 23 ساڵە سەدام ڕۆیوە پارە لە بەردەستیانە کارەبا ئەوە حاڵێتی ئاوی خوا لە بەسرا گەورەترین مشکلە ئاوی خواردنەوەیە کاکە ئەم دەوڵەتە نەیتوانی هیچ بکە بە ملیارات دۆلاری لە کارەبا کەرتی کارەبا سەرف کردووە کارەبا هەر بۆ خراپتر و بە دواوەچێت یعنی لە ڕاستیە ئەم گەندەڵیە وای کردووە هیچ تاکێک ئینتیمای بۆ ئەم دەوڵەتە نەمێنێ ئەگە هەشی بوو بێ لە ڕابردوو ئێستا بۆی نامێنێت چونکە ئەم گەندەڵیە ڕۆچۆتە ناو هەموو جومگەکانی دەسەڵاتەوە بەداخۆ ئێمە لەم کەرکووکەین لە کەرکووک شەروایە خۆشیان بەرپرسانەڵێن یعنی کەرکووکیش ڕۆچۆتە ناو گەندەڵیەکی زۆر قەبارە گەورەوە ینی بەرحاڵ ینی هەر چۆنێک باسی بکەیتەوە هەر ناتوانانی حەقی خۆی پێ بدەیت باشە ئەمریکا و ئێران ئاگربەست ڕاگەێنن دوجار ئاگربەست کۆتایی پێدا و جارێکی تر جەنگ سەر هەڵاداتەوە پرسیارەکە ینی زۆر جارەوەتری ینیمە هاوکێشێکی سەربازیە تانەت ینی لە سەردەمی ئەوروپای ناوەڕاست شاباز لەوە کرا خۆی لە خۆیدا پرۆسی ئاشتی ئامادەکاری بۆ جەنگێکی نوێ ینی هەردوو لا خۆیان سازەکەن خۆیان ئاماداکەن بۆی کە جەنگێکی تازە دەست پێ بکەنەوە ئاگربەست سەرەتا عومان هاتە نێوانیان ئەو بوو نەگەشتن بە ئەنجام دوجار پاکستان بۆ نێوەنگیر هەر نەگەشتن بە ئەنجام و ئاگربەست شکێنرا و جەنگ دەستی پێکردەوە ئێستاکە تحالف یاخود هاوپەیمانەتێکی نوێ لە ناوچەکەی تورکیا پاکستان سعودی ئەمە بابەتێکی ترە پرسیارەکەەوە ینی ئەگەری سەرهەڵدانەوەی جەنگی ئەمریکا و ئێران هەیە ناوچەکە وەگەر جەنگێکی واڕووبدا ئایا ئەم جارە ئەم جەنگە کۆتایی بە هەموو شتێکێنە یاخود هاوشێوەی جەنگی 12 ڕۆژە و چ ڕۆژە ئەبێت و دوجار تێ عێراق و وڵاتانی ناوچەکە زەرەکەن دووسێ بابەت دورجان یەکەمیان ترامپیزم یان دیاردەی ترامپ هاتنی ترامپ بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکا بابەتگەلێکی تازە بوو بەڕاستی ینی ئەکرێ ئێمە بڵێن تاریخ بڵێن پێنج ترامپ و دوای ترامپ ینی چکە نقطە سەری دیارە لای ترامپ و سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل زۆر ڕوون و ئاشکرایە ئەڵێ نابێ ئێران دەستی بە چەکی ئەتۆمی بکات ئەمە یەک دوو دەبێ ئێران دەست هەڵگرێت لە گروپەکانی دژ بە ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە سێ دەبێ ئەمریکا ئێران وەکو وڵاتانی تر زیاتر نەبێت لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلیش بەڕاستی نابێت زیاتر بێت ئێرانیش وەکو هێزێک هەم هێزێکی عقایدی شیعەگەری هەم هێزێکی اقتصادی بەخەوەدیش و هەم هێزێکی سەربازی بەهێزیش ئاخر بەڕاستی لە شەڕەکانە بینیمان ینی ئێرانیش کەم نەبوو ینی هەموو وڵاتانی خەلیجی خستە ناو شەڕەوە لە یەک شەوە لە حەوت وڵاتی عەرەبیەدا لە هەژ وڵاتێدا ینی بینیمان سەر و کۆمارەکەیان کوژرا هەست بۆ ناکەی ئەم دەوڵەتە مێش میوانی کە قسا ئەکەن یعنی لە نوقتەی هێزەوە قسا ئەکەن هۆکاری شەڕەکە چییە؟ وەکو باسم کرد بوونی چەکی نەوەویە ئێران تەسلیم نەبووە لەم مەسەلەیە تا ئەم مەسەلەیە بە بنبەست نەگا حالەتی شەڕ بەردەوامە بێ و ئەو دیاردەی شەڕەش کە دیاردەیەکی تازە بوو ئەم جارە شەڕەکان مەسەلەن هەفتەیەک شەڕ دوو هەفتە ئاشتی یعنی ئێوارە باسی ئەوە کرا کە ئەوە وەفدی هەردوو لا گەشتونەتە ڕێککەوتن بانی شەڕدەسی پێکرد یعنی قسەکانی ترامپ بە بەردەوامی ینی شۆکی دروستە کرد لە ناو جیهانی سیاست و دنیای نێودەوڵەتیشە ینی ئەم بابەتە دیاردەیەکی تازەیە من بە قەنەعەتی خۆم ینی ئەوەندەی تێی بگەم شەڕی تریشە بێتەوە چونکە ئێران تەسلیم نەبووە ئەوەی کە شەڕی لەسەر بوو کە چەکی نەوەویە تەسلیم نەبووە و ئەمریکا و ئیسرائیل ئەم مەسرەفە زۆرەیان کرد بۆی ئێران تەسلیم بێ تا ئێستا ئەمریکا لەوە ناچێت بێوێ نیزام بگۆڕێ ئیشی بە نیزامەکە نییە چونکە ئەمریکا ئیشی بە خەڵکی ئێران نییە بەڕاستی ئەمریکا ئیشی بۆ هەیە ئێرانێکە بێ لە ناوچەکەیە تابعی خۆی بێ لەژێر دەستی خۆیان بێ نەتوانێت
دەست بە چەکی ئەتۆمی بەرێ ببێ بە هێزێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دوجار کار لەسەر بەرژەوەندەکان یعنی زەرە لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە بدات لەبەرەوە شەڕەکە واردە ببێ ئەمڕۆ سبەی دەڕۆژتر ساڵێتر مانگێتر ئەوان حەسەب شەڕەکە لەژێر لە ئەنجامی دیراساتی دەستگا مخابراتیەکانەکەنەوەن ینی شەڕەکە لەوە نییە بڵێ ترامپ بڕیاریدا شەڕەکە نا ئەوە دەستگاکانی تایبەت بە چەکی ئەتۆمی دەستگاکانی مخابرات ئەزانن لە چۆ پێویستە شەڕ بکەن لە چۆ پێویستە بۆستن هەر بەوەشە شەڕەکە بەوا ڕاتەڕێەوە باشە کورد لەکوێ ئاڵۆزەکانی ناوچەکەیە ینی بەڕاستی کاتێکە باس لە کورد دەکرێت بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ینی دوای ساکەسبی کۆلۆزانیش ئەتوانین بڵێن یەکێکە لەو میلەتانی دنیا کە زۆرترین زیان و زەرری بەرکەوتووە لە هەموو ئاستوڕۆکان بە ئێستاشەوە بەڕاستی بەداخەوە ئەم گۆڕانکاریانە ئەم ئاڵۆزیانی ناوچەکە چکویانی بە هەموو پێوەرێک ینی باس لەوەکە هەموو ساڵجارێک ڕۆژڵاتی ناوەڕاست ینی لە ڕووی جوگرافی و سیاسی و ئەمنی و سەربازیەوە گۆڕانکاری بەسەرادێ ئێستا ئێمە لەکوێی گۆڕانکاریەکانین لەکوێی ئاڵۆزەکانین لەکوێی هاوکێشەکانداین لە کاتێککە هەرێمی کوردستان لە سەرەتا وتی ئێمە بەشێکنین لەم جەنگە بەڵام نەیخوار نەیشی خواردەوە ڕێک قسەکەی تۆ ینی ڕێک هەرێمی کوردستان بەردەوام بردومانەکرێت کورد لە نەگبەتی ئەم کێشەیە وڵای بەداخەوە ینی پڕوشکی هەموو شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشکی کوردی تایە چکە بەو پێی کە جوگرافیایکی گەورەی هەیە کورد و دابەشبوونەکەشی دابش بەسەر 4 دەوڵەتایە ینی ئەگەر کێشەیەک لە بینی یۆناان و تورکیا هەبێ کورد تایە زەرمەند دەبێت کێشە لە بینی رووسیا و ئەرمنیا و ئازربایجان لەگەڵ تورکیا هەبێ کورتیدایە کێشە لە بینی ئێران و خەلیج هەبێ کوردی تێدایە کێشە لە بینی عێراق و وڵاتانی دنیا هەبێ کوردی تێدایە لە سووریا کوردی تێدایە کەواتە کورد هەمیشە پڕوشکی نەکبەتیەکانی بەرەکەوێ ئەوەی کە من لە دڵمایە ئەمەوێ باسی بکەم لەم پرسیارە ئەوەیە کورد خۆی بەرنامەی چییە بۆ ئەم کێشانە ئەمە قەزێکەیە ینی ئەوە قەزێ نییە درۆنت تێئەگیرێ کورد دەبێت بزانێ بۆ درۆنی تێئەگیرێ ڕاستە لە دەستپێکی شەڕ کورد خۆی بێلایەن گرت و بەڕاستیش مراعاتی ئێران زۆر کراوە یعنی تو تەمەشاکە تەنانەت پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران کە کوردن کەمترین حرەکەیان کرد نە لە ئەلام نە لە مەیدانی جەنگ نە لە پشتگیری ئەمریکا و ئیسرائیل ینی کەمترین بچووکترین جوڵیان نەبووە باشە بەڵام زۆرترین لێدانەکان لە عێراق لە کوردستان و لە کورد بوو چ لە کوردانی ڕۆژهەڵات و دوجارش لە هەرێمی کوردستان هەم لە سلێمانی و لە هەولێر بە بەردەوامی ینی ئەگەر ساروخێک لە ئەمریکاوە لە دەریای سوورەوە ڕەوانەی ئێران کرابێ درۆنێک ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە لەلایەک بە دەستێک بە کورد دەڵێن دەبێت تۆ ڕازی بی بەوەی هەتا ڕازی بی بەوەی ئێمە چیت لەگەڵاکەین بەردەوام دەبێت تۆ مطیعبی و لەلایەکیش پێتەڵێن تو نەبی بەداردەستی ئەمریکا و ئیسرائیل یان سوء تەفاهم ینی سوء ئیسفادە لەم شەڕە نەکەی لە کاتێکە لە سیاسەتا واریدە تو سوء ئیسفادە بکەیت لە دنیای وایە کاتێککە تۆ دوژمنەکەت ئەکەوێتە شەڕێک خورسەوە تۆ سوء ئیسفاداکەی بۆ نمونە کاتی عێراق چۆ جەنگی کەنداو ئێمە ڕاپەڕینمان کرد لە باشوور کاتێ سووریا کێشەی بۆ دروست بوو کورد ڕاپەڕینی کرد و هەروە لە ئێرانیش دەبوو ئەمە بکرێت هەبان بە پێی پێوەەر دەبوو پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ لێدان لە ئێران ئەوانیش حرەکەیان بکردایە و بیان ویستای ناوچەکانی خۆیان ڕزگار بکەن کە ئەمە لە ڕووی حەق و حەقیشیانە یعنی ناوچەی خۆیەتی و خاچی خۆیەتی و هێزی ئەو ناوچەیە ئێتێ خۆی ئیدارەی ئەو ناوچەیە بدا مەسەلەن بەڵام بەداخەوە جارێکی کە وەکو باسم کرد کورد پلانێکی نیشتیمانی و استراتیجی بۆ خۆی نییە تا ئێستا کورد لە چوارچێوەی پارتە سیاسیەکان دەرنەچۆتە دەرەوە یعنی نەچۆتە چوارچێوەی نیشتیمانسازی نەچۆتە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی و دەوڵەتداریەوە ڕاستە لە باشووری کوردستان هەرێمێکەیە دانپێنراوە لە چوارچێوەی دەستوری عێراقا بەڵام ئەم هەرێمە تا ئێستا هەرێمێکی یەکگرتوو نین هەرێمێکە کە یەک دنیا مەشاکلی هەیە هەرێمێکە لە ڕووی دەستوریەوە تا ئێستا نەیتوانێت دەستورێک بۆ خۆی بنووسێت هەرێمێک کە حکومڕانیەکەی 2 ساڵە هەڵبژاردننی کردووە ناتوانێت کابینەی وەزارەکەی دروستکە
پەرلەمانێکی هەیە کە ئەکرا چەترێکی یاسادانەر بێ لە کوردستان کە هەموو دڵمان پێخۆشە تا ئێستا ناتوانێت کۆبوونەوەی بکە. وەزعی دارایی هەرێمەکەمان لەو پەڕی خراپیایە. کۆمپانیا و کۆمپانیاگەرەکان دەستیان خسۆتە بناقاقی خەڵکەوە. بەڕاستی بەداخەوە وەزعی هەرێمی کوردستان هیچ دڵخۆشکەر نییە. لەبەرەوە دەبێ سەرکردایەتی سیاسی و بە تایبەتیش سەرکردایەتی پارتیوێچێتی کە حکومڕانی ئەم سەردەمەی هەرێمی کوردستانن دەبێ بە پەلە بەخوایان نابچنەوە سیاسەتێکی تازە پێڕەوکەن، پەرلەمان کاراکەن، دەستووردا بنن، حکوومەت کابینەی وەزارەت تەشکیلکەن، چونکە تۆ ئەمانە نەکەی ناتوانانی هیچ شتێکی تر بکەیت و تۆ ئەکەویتە چوارچێوەی ینی دەرەوەی دەستوری و قانونیش. ینی هەروایە ینی تۆ هەڵبژاردنت کردووە کار بە نەتیجە هەڵبژاردن نەکرا. باشە لە دنیای پەرلەمان و حکوومەت خەڵک تەعاملی لەگەڵاکە، نێودەوڵەتی و هێز و عمومی متحیدە تەعاملی لەگەڵاکە، بەڵام ئەبینی ئێستا پشتگیرە نێودەوڵەتەکانیش بۆ هەرێمی کوردستان کەمی کردوێتەوە و ئەمە حەقیقەتێکە خۆیان باسیەکەن و ئاشکراش ئەبیندرێت. ئێمەمانان باشتریش ئەیبینین بەڕاستی. بۆیە دەبێت بەڕاستی کورد لە بەرامبەر ئەم نەکبەتیانەی ڕووی تێیەکە خۆی وجودی خۆی بسەلمێنێت، خۆی ڕێک بخات، نێوماڵی خۆی ڕێک بخات. تۆ هەموو ینی بە هەموو پێوەرێک دەبوو هەرێمی کوردستان ئێستا هەرێمێکی تۆکمە بووایە، چونکە دەرفەتی لە بەردەستەکە خۆی ڕێک بخاتەوە. هێزێکی چەکداری باشی هەیە، باشە پشتگیریەکی نێودەوڵەتی باشی هەبوو، باشە دەستوریان ئەتوو مافت پێدراوە ڕێگەت پێدراوە خۆت ڕێک بخەیتەوە، بەڵام کە تو خۆت ناچی ئەمە بکەی بۆ گلەی لە دنیای دەرەوە، بۆ گلەی لە ئەمریکا سبێنی ئەمریکا بەجێمان دێڵێ بێگومان ئەمریکا هەتا سەر بۆ ئێمە نامێنێ، چونکە ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆیەتی. باشە بۆ گلەی لە ئەمریکا بکەین، بۆ گلەی لە عێراق بکەین، بۆ گلەی لە تورکیا و سووریا و ئێران بکەین، بڵێن وەڵا مافمان پێشەلەکە، ئێمە خۆمان مافی خۆمان پێشەلەکەین. ئێمە مافێکی دەستوریمان هەیە لە عێراقا، هەرێمێکین دەبێت دەستورمان هەبێ. ئەوە 20 ساڵە هەوڵەدەن ناتوانن دەستوردا بنن لەبەر جیاوازێ حزبیەکان. ئەبینی لە عێراقا دنیای پۆستی کورتەیە تا ئیستا بەشە بە بۆشی ماوەتەوە لەبەرەوەی 2 هێز ڕێک ناکەون، 3 هێز ڕێک ناکەون. ئەمە هەمووی کەم و کوڕیە بەداخەوە، ئەمە دەیان جار و سەدان جاریتر باس کراوە، هەر ڕەنگە باسکردنشی دووبارەکردنەوەیەکی زۆر دووبارە سازی بێت. دەست خۆشاک شوە. سپاس دەکەم لە کۆتە لەماندوو نەبیت بە ئومێدی چارەسەر و ئایندەیەکی باش. ئینشاءالله. زۆر سپاس. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون، خواتان لەگەڵ.